بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ ماوەی چەند ڕۆژێکە خۆپیشاندانی قوتابیانی زانکۆ و پەیمانگەکان لە سنووری پارێزگەی سلێمانی و هەولێر و پارێزگەی هەڵەبجە بەردەوامە بەڵام تاکو ئێستا حکوومەت ئامادە نییە وەڵامی خۆپیشاندەران بداتەوە. لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانیش حکوومەت ڕەتی کردێتەوە جارێکی دیکە دەرماڵە بۆ قوتابیانی زانکۆ و پەیمانگەکان بگەڕێنێتەوە، بەڵکو بریاریدا بڕەپارەیەک بۆ باشکردنی دۆخی بەشە ناوخۆیەکان و دۆخی دارایی قوتابیان دابین کات و تا ئێستا ژدیارنیە بڕەپارەکە چەندە و وردەکاریەکەی چۆنە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین مامەڵەی حکوومەت وە بۆچی حکوومەت ئامادە نییە وەڵامی قوتابیان بداتەوە، ئایا دەرماڵە ئەوەندە بڕەپارێکی زۆرە کە حکوومەت نەتوانێت دابینی بکات. لەگەڵ مامە سەرەڕای خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی قوتابیان بۆ دەستەبەرکردنی مافەکانیان هێشتا حکوومەت نەهاتۆتە ژێر باری جێبەجێکردنی داواکاری خۆپیشاندەران. لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیرانیش هیچ بڕیارێک لەبارەی گەڕانەوەی دەرماڵە نەدرا، تەنها باز لە تەرخانکردنی بودجەیەکرا بۆ بەشە ناوخۆیەکان و قوتابیانی کەم دەرامەت کە بڕەکەشی تا ئێستا نادیارە. قوتابیان نیگەرانن لە بێ هەڵوێستی حکوومەت و چارەسەر نەکردنی کێشەکانیان و دەڵێن بەردەوام دەبن لە خۆپیشاندان تا جێبەجێکردنی داواکاریەکانیان. لەم چوارچەوەیەدا ئەنجومەنی وەزیران هەرێمی کوردستان بڕیاریدا پشتیوانی دارایی بۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی تەرخان بکات بە مەبەستی باشکردنی دۆخی بەشە ناوخۆیەکانی قوتابیانی خوێندکاران و هەروەها باشکردنی دۆخی قوتابیان خوێندکاران لە هەمان کاتشدا. یەکام حکوومەت بڕیاری داوە پشتیوانی دارایی تەرخان بکات بە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و ئەو بڕەپارەیە تاکو ئێستا دەستنیشان نەکراوە و ئەکید ئەمە لە بەرژەوەندی قوتابیان خوێندکاران تەرخان نەکرێت. بەڵێ وەکو وەزانی کە ڕاگەنرایەک بڵاوکراوەوە کە گوایە کێشەی دەرماڵە چارەسەر ئەکرێت کە ئێمە شوکو تەلەبە باوەڕمامە قسان نەماوە بەجددی، ینی ناتوانین باوەڕ بۆ قسانە بکەین چکە لە پەرلەمان باس نەکراوە و شتێکی جددی نیە و شتێکی ڕسمی نیە و ئێمەش ناکرێت کە بکرێنەوە تەنها بە یەک لێدوانێکی بچووک ناکرێت. ئێمە ئەم خۆپیشاندانە گەورەی کە سازمان کردووە لەبەر ئەو لێدوانە بچووکەی ئەوان کەپی بکەینەوە. بەڵ کێشەی شکۆی ئێمە چی لێ ئەکەن، کێشەی شکۆی ئێمە چی لێ ئەکەن، ئێمە دوێنێ شکۆمان شکات چەند خوێندکار لی درا آخر خوێندکارێک کە دێت داوای مافی خۆی ئەکات ئەگەر 20,000 بێ 100,000 بێ مافی خۆیەتی و داوای ئەکات. بۆچی تۆ لی ئەدەیت؟ تۆش باوکی ئەو تەلەبەیت، برای ئەو تەلەبەیت، تۆش ڕۆژە ڕۆژان خوێندنتە و بۆ ناخۆ بارە ناخۆشا ڕۆشتە و ئێستا گەیشتەبەوە چ پێویست ئەکات تۆ بچی لە خوێندکارێکی خۆت بدەیت. ماوەی 4 ڕۆژە خۆپیشاندان و ناڕەزایی قوتابیان لە زۆربەی شار و شارۆچەکان بەردەوامی هەیە. گرژی و ئالۆزی دروست بووە، قوتابی بریندار کراوە، بەشێک لەوان دەستگیر کراون. سەرڕای ئەو بارگرژیە هێشتا حکوومەت کەڕ و لاڵە لە ئاست جێبەجێکردنی خواستی خۆپیشاندەران. وڵی پەیامەوەتە دەرماڵی خوێندکاران بگەڕێنەوە کاکەەوە حاڵ نییە وەزعنیە خوێندکاری وا هەیە کە ناتوانە بگەڕێتەوە ماڵەوە، خوێندکاری ناتوانێت جلوبەرگ دابینگە، خوێندکاری ناتوانێت خواردن دابینکە، یعنی ئەمە چی بخوێنێت و لە هەمان کاتژە بتوانێت کار بگەشتی وە لە هیچ وڵاتێکە نەبوو لە هەر هەموو وڵاتەکانی دنیادا بگەڕێ کە خوێندن لە کاتی قوتابی کە خوێندکار بێت هەموو شتێکی بۆ دابین کراوە. بەڵام لە وڵاتی ئێمەدا بەداخەوە زۆر بەداخەوە دەبێ بخوێنین، دەبێت کار بکەین، لە هەمان کاتیشدا هیچ مافێکمان نییە، هیچ ئومێدێکمان بەم وڵاتێمە فرۆشراوە، یعنی سە تۆ شتێ فرۆشرا بێ و کامێرە بفرۆشە دەستە بەسەر یاشکی تاوی تۆیە. ئەم وڵاتێمە فرۆشراوە بە کوردێکی فرۆشراوە بە ئێران و تورکیا. ئیتر تاو تا بەیانی بڵێ دەرماڵەیەم دەرماڵە نە مەعاشێم درۆکە فرۆشراوە لە هەر چوارلاوە فرۆشراوە. تەوا ئێستا تۆ کامێری توێ بیفرۆشی بیانی توانی بڵی لای لای بە ناتوانانی تۆ نیە تەوا ئەوە تا کاکە بشە. بەشێک لە قوتابیان دەڵێن تا خۆپیشاندانەکان پێی نەناوەتە خۆناغێکی دیکەوە و کار لە کار نەترازاوە پێویستە حکوومەت هەرچی زووە داواکاریەکانیان جێبەجێ بکات، چونکە بە فیرۆدانی کات لە بەرژەوەندی حکوومەتدا نییە و ڕەنگە سبەی و دووسبەی درەنگ بوو بێت. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ بەڕێز سۆران عومەر تاوتوێی
خۆپیشاندانی قوتابیان و مەڵام نەدانەوەی داواکاری خۆپیشاندەران لەلایەن حکوومەتەوە دەکەین کاک سۆران بەخێر و سوپاس بۆ ئامادەبوون زۆر سوپاس. ئەگەر سەرەتا بۆ چوونی بەڕێز بزانم لەبارەی خۆپیشاندانی کە چەند ڕۆژێکە دەستی پێ کردووە بەڕێز چۆن تەشیکردنەوەت بۆی چیەوە ناوی دەنەی چی ئەوەی کە ئێستا قوتابیان لە سلێمانی لە هەڵابجە لە هەولێر تەحەدێکی جوڵێن لە زانکۆ شەرگربنەوەی بچووکە بوو دەستیان پێ کردووە. بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا لەخوا داواکارم ئەوانەی کە لە خۆپیشاندانەکان بریندار بوون خوای گەورە شیفایان بدات وەزوو چاک ببنەوە. دەستی ماندووبوونی ئەوانەشە گوشم کە لەم چەند ڕۆژە تێکۆشەرانە و خۆنەویستانە و خۆڕسکانە توانیان ئەو دەسەڵاتە ستەمکارە بێباکەی پێی وایە ئەتوانێ میلەت لە هەموو چین و توێژێک بە بێمافی بە کەیفی خۆی حکوم بکە لە زانکۆکانەوە پێیان وت ئێمەوە قبوڵ ناکەین. زانکۆکان خۆشحاڵم کە زۆر کات خەڵکێک پێی وابوو شوێنی زانست و ئەوە نەماوە پەروەردە نەماوە بۆ بە شوێنی خۆنواندن یان بۆ بە بارەگای حیزبی و دایان ماڵیوە لە هەموو ورە و وزەیەکی گەنجایەتی و شۆڕژگێڕی کە لە زانکۆکانەوە تێکۆشان و خەبات بۆ گۆڕانکاری لە ناو میلەتی زیندووا کراوە. بەڵام خۆشبەختانە و خۆشحاڵانە بینیمان زانکۆکانی کوردستان بە هەولێر و سۆران و شوێنەکانی تریشەوە پڕن لەو کچ و کوڕە ئازا و بە ئیرادانەی کە باکیان بە مردن نییە منەتیان بە چەک و تفەنگ نییە غاز و ژەهر پاشە کشەیان پێناکە. ئەمە جێی دڵخۆشیە کە نەوەیەکی بە ئیرادەی ئازا لە هەرێمی کوردستان کە دەسەڵات پێشتر حسابی بۆ نەدەکرد سەری هەڵداوە. کاک حەکیم ئەمانە ئەزانی چێن؟ ئەمانە ئەو لە ١٧٥ و ٨ کە بەشداری دەنگدانیان نەکردووە. ئەمە ئەوانن کە ئەگەر چوو بیشن بۆ دەنگدان بەشی زۆریان دەنگەکانیان سووتاندووە یان بایکۆتیان کردووە. ئەمە ئەوانن کە تووڕەن لە 30 ساڵی حکومڕانی بەشێکیان تایە نیوەی تەمەنیان لە گەنجێتیاوا دەڕوا و محتاجن لە ناو بەشە ناوخۆییەکە بۆ لەفەیەکی ژەمێ خواردن. هەیانە یەک ژەمە خوا نانی بەیانی هەر نازانێت چییە. هێندەیان نان و سەمونی وشک خواردووە بۆیە ئاوایان لێ هاتووە. و خۆشبەختانە ئەمە تەنها کوڕەکان نەبوون و کچەکان خۆیان بگۆڕن و شەرم بکەن. تۆ بینیوتە کچی چەند ئازایتیایە؟ تۆ بینیوتە بەشێکی زۆر لەوانەی بەرکەوتون کچەکانن چونکە چوونەتە پێشەوەی ڕوبەڕووبوونەوەکان و دەنگیان هەڵبڕیوە و داوای مافی خۆیانیان کردووە. واتە 30 ساڵە ئەم دەسەڵاتە لە ڕێگەی ناوەندەکانی کڕینی ئیرادەی گەنج و لاو و خوێنکار و قوتابیەوە پارە سەرفەکە بۆی کۆنتڕۆڵی ئەم ناوەندانەی زانکۆ بکار نەیەڵێت ڕۆژێ لە ڕۆژان بەڕوویا بتەقنەوە. بەڵام خۆشبەختانە هیچ لەو پارانەی کە سەرفیان کردەوە بۆ کڕینی ئیرادەی خوێنکار و قوتابی و بە ناوی جۆرا و جۆرەوە نەیتوانیوە زەڕەیەک لە ئیرادەی ئەو گەنجانە کەم بکات. بەڕێز لەوە ناودنەی خۆپیشاندان تەقینەوە ناڕەزایەتی ناوی دەنەی چێ ئەمە دەراوی شتێکی تازەیە بڵێنەوە. ئەمە یاخیبوون و تووڕەیینەوەیەکە لە مەحرومی لە سایەی حکومڕانیەکی ستەمکاری گەندەڵی دیکتاتۆری حکوومەتی کوردی کە 30 دانە ساڵە خەریکی پڕکردنی گیرفانی خۆیانن کە گیرفانیان پڕ بوو ژێرزەمین و قاسەی گەورەی کۆشکەکانیان پڕ کرد
کە ئەمە پڕ بوو بە سپیکردنەوە بانقەکانی دنیایان پڕ کردووە لە پارەی حرام و دزراوی ئەم میلەتە ئەمانە 14 ساڵە نەوتی ئەم وڵاتە دەدزن تاڵانیەکەن دەیدزن پێی بوون بە مافیا پێی بوون بە جەلات ئیرادەی خەڵکێکیان پێکڕیوە تەقەیان بۆ بکا بەرامبەر بە گەنج و لاوی ئەم وڵاتە بەڵام تێر نابن وە دڵنیاش بن ئەمانە بەدەستی ئەمنەوە یاخیە لە ناوەچن ئەو پێشبینی تۆ لە چیوە سەرچاوی گرت لەوە سەرچاوی ئێستاش ئینکاری دەکەن کە ناڕەزایەتی هەبێ ئامە دەنین وەڵامیان بدەنەوە تەنات دەرماڵە کێسە باز لەوە دەکەن کە بڵێن 7 ملیار دینارە لە مانگێکە لا کاتێکە بەس داهاتی نەوت باز دەکە 1 تریلیۆن و 312 ملیار دینارە ئامادەنین 7 ملیار بدەن هیچ چۆن ئەو پێشبینەی بەڕێزت تەسەور بکە کاک حەکیم ئەمانە بەغدا پارەی ناردووە بۆ لافاوەکەی هەولێر کە چەند گەڕەکێکی بەرکەوتووە بەشێک لەوەشیان نەداوە بە خەڵک یعنی ئەمانە دزی لە هەموو شتێکەکەن باشە دزی لە هەموو شتێکەکەن و داهاتی ئەم وڵاتە 30 ساڵە لێبن بۆیە 7 ملیار و ئەوانەیان پێ زۆرە باش چونکە نایانەوێت لە دزی خۆیان کەم بکەنەوە ئێستا لە دۆخێکی حکومڕانیین ئەوەی کە سەرۆکی حکوومەتە پێی وایە ئەم پارەیە ئەو پەیایەکە بۆیە سەرفکردنی هەموو شتێک بووە بە بڕیار و ڕاستپاردە و فەرمانی جەنابی وەکۆەوەی کە ئەمانە بە کۆڵکێشی و بە ڕەنجی شانیان پارەیان پیا کرد بێ لە کاتێکە ئەمە پارەی ئەم میلەتەیە ماڵی باوکی کەس نییە منەتکا بەسەر خەڵکە بۆ ئەوە چوونەتەوێ خەڵک بژێنن نەک دزی لە خەڵک بکەن ئەمانە بۆیە دڵنیابن بەدەستی ئەمنەوە یاخیە لە ناوەچن چونکە ئەمە کەس ڕابەر و پێشەوا و سەرکردیان نییە کەسیشیان بە پێشەوا و سەرکردە و ڕابەر قوبوڵ نییە خۆیان ڕابەر و هەر یەکێ لەو گەنجانەی تۆی بینی خۆی سەرکردەی خۆیەتی خۆی ڕابەری خۆیەتی من دڵم خۆشە بەمەی کە کەس ناتوانێت بەکاریان بێنێ ڕەنگە خەڵکیان تایە نادیارە مەشبووها و بیەوێ بەلاڕێیان نابەرێ یان تووڕەیی و معاناتی ئەمان بۆ ئەجێندای خۆی بەکاربێنێ بەڵام ئەوان ئەمەش قوبوڵ ناکەن یاخود لە دوجارە ئیرادە و هاوار و ناڕەزایەتی و تووڕەیی ئەمان سەرەکەوێ ئەمە دەبێ ئەم دەسەڵاتە تێبگا لەوەی ئەم جارە خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستان تەنها خۆپیشاندانێکی توێژێک نییە بۆ یەک داوە هەرچین و توێژێ لە هەرێمی کوردستان لە دوای ئەمە خۆپیشاندان بکە تووڕەیەکانی لێ کۆ بێتەوە ناڕەزایەتیەکانی تیا ئەتەقێتەوە چکە دەسەڵاتێک کە گوێ نەگرێ کە باچی نەبێ کە منەتی نەبێ ئێبێت چۆن تێیگەێنی ئەو پێی وایە تۆ ئەبێ مەدەنی بی ئەبێ زۆر هاوار نەکەی ئەبێ ڕازی بی بەوەی کاڵێن حکوومەت نیەتی ئەبێ ڕازی بی بەوەی کە چەندتە دەنێ ئەبێ ڕازی بی بەوەی کە نییە ئێمە هەمووی ناڕاستە ئەمە هەمووی درۆیە بۆیە خەڵک ڕازی نییە بەمە من تەمەنا ئەەکەم هەرچی چین و توێژێک کە مەحرومە لە وڵاتە مافی خوراوە بەم جۆرە داوای مافی خۆی بکە کە ئەم دەسەڵاتە بترسێ لە هاوار و دەنگی ئێمە دەمێکە هاوارەکەی نەڵێن بێدەنگی ستەمکاری دروست کردووە بە دەنگ هاتن لە زوڵم و ستەم ستەمکارە لەرزێنێ بۆیە خەڵک ئەگەر بە دەنگ بێ ستەمکار زۆر ترسنەوەکە زوو دێتە پای ئەوەی کە چۆن ئەم ناڕەزایەتیانە سەرکوت بکە بەڵام نازانێت سەرکوت چارەسەری نییە ئەگەر تۆ لە ناو زانکۆی پزیشکی قەتیسەکەی نێتە دەرەوە لە زانکۆی سۆران دێتە دەرەوە ئەگەر تۆ لە کەمپی نوێی زانکۆ
بە زەبری بۆمبی فرمێسکڕێژ ئەی خەیتە ناوەوە ئەو دێچێ بۆ بەردەرکی سەرا وەگوتم ئەمە تووڕەیینەوەیەکە کە هەمووی لە 20 ساڵ و 18 ساڵ و 22 ساڵایە هێشتا تامی ژیانی نەکردووە هێشتا مەحرومە لە هەرچی خۆشی ژیان هەیە تۆ ئەتەوێ ئەم هەموو دزی و تاڵانیە لە پێشچاوی تۆ بکە ئەویش بێدەنگ بێ من دڵخۆشم میلەتەکەم لە زانکۆکانەوە زیندوێتی دەرکەوتۆتەوە قوبوڵ نەکردنی زۆڵم وستەمی دەرکەوتۆتەوە ئەمە ئاماژەی ئەوەیە کە وتمان بایکۆتی هەڵبژاردنەکان خەتەرە خەڵکی نەوەرن سزایان بن لەسەر سندوقەکان کە نەهاتوون لەسەر سندوق سزات بن بەوەی کە بینیمان هەرچەنە سزای زۆر گەورەی تیا بووە بەڵام لە دوای هەڵبژاردنەکان بەم جۆرە سزاتەدا تۆ پێت وایە لە 180 خەڵک دەنگی نەچوو بێتە سنووق بە بەڵێ بۆ تۆ و تۆ زۆرینەت لە 120 زۆرینەت هێنابێ ینی لە 120 تۆ چووی زۆرینەت لە 20 دێناوە نەک لە 180 ئەمجا پێ وابێ حکمیە وڵاتە بەم کورسیە مزەیەفانەی خۆتەکەی لێ ناتوانی ئەی تۆ چیەکەی لەوەی کە لە 120 دەنگی بە تۆ داوە تۆی کردو بە حکومڕانێکی ستەمکار باش ئەی لە 180 کە دژی تۆیە باشە بەس ئەو وەڵام نەدانەوەی داواکاری بڵین قوتابیان هیچ پاساوێکێ بڵین داهات نییە 7 میلیار ناکە لە سەدایەکی داهات هێرێمیش وایە کاک حەکیم داهاتی هەرێمی کوردستان کەم نییە بەس دزیەکەی زۆرە داهاتمان کەم نییە نەعەدالەتیەکەمان زۆرە هەبووە لە دنیا ئەوەی کە دەسەڵاتی زۆرە بازرگانی گەورە بکە چۆن حکومڕانی واسەرەکەوێ چۆن تۆ حکوومەتداری ئەتوانی بکەی بە عادیلانە کە خۆت کۆمپانیای گەورەت هەبێت لە حکوومەت گەورەتر بێ بڵین هەر دوێزەکە کۆمپانیای گەورەتریان لە حکوومەتێ بەڵێ پارتیوێکێتر بەڵێ پارتی وێکێتی لە حکوومەت دەوڵەمەندترن لە حکوومەت دەسەڵاتدارترن لە حکوومەت گەورەترن خۆشیان حکوومەتن یعنی گیرفانە گەورەکەی حکوومەت لای حیزبە لە کۆمپانیاکانی حیزبە بۆی بە حکوومەت بڵێن کاکە حکوومەت پارەی نییە حکوومەت داهاتی نییە ئەمانە لە سەردەمی چیەوە نازانم لە سەردەمی شۆفڵ ئاودیوکردنەوە ئەڵەن گومرگ پارەی نییە و وڵاتە پارەی نییە و داهاتی نیە درۆشەکەن لەو کاتەوە دزیەکەن یعنی لە ڕۆژی ڕاپەڕینەوە دزیان کردووە هەتا ئێستا تێر نەبوون ئێستا تەماعیان گەورە بووە جاران پێیان وا بوو گیرفانیان پڕەکەن دوای کە داهات زۆر بوو وەگوتم ژێرزەمینیان لێ پڕ کرد کە ژێرزەمینیان لێ پڕ کرد سەیرەکەن ئەم پارانە نابێت ینی چی لێ بکەنەوەندە زۆرە پێشیان وایە نابێ هەمووی بدەن بەو میلەتە بردیانە دەرەوە ئێستا لە دەرەوە چی پێ دەکەن تەماعەکەیانەوەندە گەورە بووە بزنسی خەیاڵی پێەکەن وەکو کوڕی ئەمانە بنەماڵەی ئەمانە ئەڵێن شێخەکانی کەنداو باشە مناڵی ئەمان لە مناڵی شێخەکانی کەنداو کە بەسەر نەوتا یاریەکەن زۆر دەوڵەمەندترن ئەمان باش دزی ئەمان زیاترە مناڵی بەرپرسانی پارتیوێکێتی چیان هەیە بۆ نمونە چیان نییە هەرچی تۆ تەسەور ناکەی لە پارە و لە مادە و لە بزنس و لە ڕەفاهیەت هەیەە ئەمانش کە یان بینیت هاوارەکەن لەسەر جادە هەرچی خۆشی ژیانە هێشتا نەیان دیوە ینی خەڵکێک چوو بێتە مەرحلە چواری زانکۆ سێی زانکۆ محتاج بێ بەکرەی پاس بشتی بۆمبی پێوەنەی تەقەی لێ بکەی کاتێ داوای مافی خۆیەکە بۆ بەشێ لەو دزیەی خۆتان نایەن بە خۆشگوزەرانی ئەم خەڵکە بۆی ئاواتان لێ نەکەن خوا ئەمە حکومڕانیە کە لە یەک ڕۆژە هەرچی هەرێمی کوردستانە شوێنی نەمێنێ خۆ پیشاندانی تیانە بێت لە قەزا و ناحیە و زانکۆ بە هەولێر و بە سۆران و بە زاخۆ و بە سلێمانی و بە قەزا و ناحیەکانەوە ئێمانە شەرم ناکەن ئێستا هەموو دنیای بینێ ئەڵێ ئیسرائیل و فەڵەستین بەریەک کەوتووە لە هەرێمی کوردستانە بەس پارەی و بۆمبانەی تەقێنن یان توانی چارەسەری بەشێک لە گرفتی کێشەی داخلیەکانی پێ بکەن ئەنی من چوومەتە لایەن شەوێک ئەڵێن نانمان نەخواردووە ئەڵێن ئاوەکەمان ئاوی ئینسان نییە کە بە بەلوعەکە دێ ئەمانەشتی سەرەتایین باش بە سەباربووی کەوتت ئێستا شتێک بڵاو دەکرێتەوە دەڵێن لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەت ئەی جێگری سەرۆکی حکوومەت ڕۆڵی چی وەزیرەکانی گۆڕان
ڕۆڵیان چیە مەدا هەموو شتێکەر بڵاو دەکرێتەوە ملیارێک بێ نازانم نیو میلیار بێمی لەسەر ڕاستپەری ئێوان ڕۆڵیان چی هەر ڕۆڵی فەرمانبەر دەبینێ وەڵام من پێم سەیرە ئەوانەی کە لە حکوومەتن چ یەکێتی چ گۆڕان هەمویان بە پێی ئیتفاق و ڕێکەوتنێک چوونەتەوە حکوومەتە ئەگەر ئیتفاقیان کردووە ئەمانە خاوەنی هیچ نەبن و پارتی حکمیان بکا و ئەمانیش بێدەنگ بن با ئیتفاقە بۆ خەڵک بڵێن بڵێن کاکەمە واچوینەتە حکوومەت ئەگەر ئیتفاقیشیان کردووە بۆ شەراکەتی حەقیقی لە حکوومەتا بن بەڕاستی ئەمە ئەوە نییە کە بە خەڵکیان و تو ئێمە بۆ ئەوە ئاچین ئەمە حساب نەکردنە بۆ شەراکەتی حکومڕانیش جاوەرە ببینە ئەبێ چۆن حسابکەن بۆ قوتابی داخلی و زانکۆ سابیان بۆ ناکرێ یەکێتی و گۆڕان نەخێر ئەسڵەن بە شاگردێکی زۆر بچووک تەماشایانەکەن ئەگەر نا جێگری سەرۆکی حکوومەت وەزیری دارایی کە لە یەکێتی و گۆڕانن کە لە سلێمانی ئەم دۆخە دروستە بێ ئەبێت دەستکەن بە چاوی حکوومەتا بڵێن ئێمە جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری دارین ئێمە بڕیارە دەینکە ئەم دۆخە چارەسەرکەین بۆی سلێمانی وێران نەبێ ئاخر چۆن حکومڕانێتی وا ئەکرێ سەرۆکی حکوومەت و حیزبەکەی حەز بکەن سلێمانی هەموو ڕۆژێ ئاوای لێبێ بۆی بە خەڵکی هەولێر بڵێن یا دوهۆک بڵێن کاکە ئەو باوەک سلێمانیتان لێنێ نەخۆپشاندان بکەن نەوەرنە دەرەوە نەقسە بکەن ئێ بۆ ئەمە قوبوڵەکەن کاکە کاکە ئێوە ئەگەر سلێمانیتان بەدەستەوە نەمێنێ حکمی کوێیەکەن وەزیر و بەرپرسی کوێن بازگە خۆشیان بیانەوەی یەکێتی و گۆڕان بەتابەتی یەکێتی کە دەسەڵاتدارە ناتوانێت کێشەی چارەسەر ئەگەر بیەوێت بەدڵنیاییەوە جێگری سەرۆکی حکوومەت تەنانەت ئەوەی بینیمانە ڕاگەرداوێکی فەرمی نەبووە قسەیەکی نییە لەبارەی ئەم دۆخە لە سلێمانی کە پێشێلکاریش کراوە لە ڕاستیە ئەوە زۆعفە بۆ خۆیان من دوێنێ چەند جارێک پەیوەندیمان هەبووە لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەت بۆ ئەوەی کە زەبتی خۆیان بکەن داوای ڕەوای قوتابیان وەڵام بنەوە و خوێنی کەس نەڕێژرێ و تێبگەن لە تووڕێی ئەم جیلە وعدی دابوو کە ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیران دیفاع لە داوای قوتابیانەکە بەڵام بە نەتیجە هەر بڕیاری سەرۆکی حکوومەت دەچەسپێ کە ئەویش ئەوەیە بڕێک پارە ملیارێک و 200 میلیۆن یەک جار زیادەکەن بۆ وەزارەتی خوێندنی باڵا بەوەی کە پێداویستی داخلیەکان چاک بکەن و وەکو سوال و سەدەقەش هەر خوێنکارە فەقیرە هاوکاریەکی بکەن لە کاتێکە وەڵا داهاتی هەرێمی کوردستان بەشی ئەوەکە هەژار لە هەرێمی کوردستانان نەمێنێ و کەس دەستپان نەکاتەوە لە کەس بۆ ژیان بۆ نان بۆ ئاو بۆ نەخۆشی بۆ چارەسەر کاکەمان میلەتیان کردو بە سوالکەر ئەزانی لە زۆرینەی زانکۆکان و پەیمانگاکانی هەرێمی کوردستان گروپ هەیە بەردەوام خەریکی کۆکردنەوەی پارن بۆ هاوڕێیەکیان بۆ چەند قوتابیەک کە هیچی نییە هاتوچۆی پێ بکە هیچی نییە لە داخلیەکان نانی پێ بکڕێ معقول لە قوتابیەک لە ناو بەشی ناوخۆیی کچ بێ نەتوانێ هاوکاریەوە بکات لە هەفتەیەکە بەشە خۆراک بکڕن و پێکەوە لێی بنێن بڵێ ئێوە خۆراکەکە بکڕن من هەموو جارێک چێشتەکە لێنێم و قاپەکانە شۆم بۆی پارەی ژەمە خواردنەکە نەدەم ئەمە شەرمەزاری نییە بۆ ئەم حکوومەتە و بۆ ئەوەی خۆی بەتیایە بەکار بەدەستە زانیەکە کچێکی گەنجی زانکۆ و پەیمانگا ئاوا بژی ئەمانیش بچن پارەکانیان بدەن بە خەڵکی لەش فرۆش بیبن بۆ دووبەی و بیبن بۆ وڵاتان و پارەی تیا سەرف بکەن زۆر پارە دەدرێ بەوانەی پارەی حرامی وڵاتە درێ بە هەموو شتێک کە خوا پێی خۆش نییە بەس بە میلەت نادرێت ئەوە تا ئەوە دۆخی میلەتەکەیانە ئەوە دۆخی پەنابەرانمانە بووین بە گاڵتەجاری میدیای هەموو دنیا ئێمە ئێستا خەریکی ئەوەین ڕاستی کەینەوە کاکە ئێمە میلەتێکین بۆ نەهاتوین ئەوروپا تێک دەین ئێمە ڕامان کردووە لە زوڵم و ستەمی ئەم حکومڕانێتیە کەچی ئەمانە چن بە حکوومەتەکانی ئەوروپاڵێن ئێمە هیچ کێشەمان نییە ئازادی هەیە ڕسمی
بینابەرزەکانی خۆیان و ژیانە شاهانەکەی خۆیان کە بە حرام و دزی پێکیانەوە ناوە پیشانیانە دەن و ئەیان هێنن پیاسەیەکیان بە شەقامە خۆش و تێ لە پێنجەستێرەکانی خۆیان پێکەن و پێیان ئەڵێن کاکە ئەم وڵاتەوانیە. من بەشێ لەو زەختەی لەسەرمە ئەوەیە کە ئەمانە هەموو ڕۆژێ تەقریرە دەن بە ئەوروپاییەکان بە بەریتانیەکان کە لە هەرێمی کوردستان ئازادی هەیە، ژیان هەیە، ماف هەیە. منیش تا ئێستا کە سەرۆکی پێشووی مافی مرۆڤ بووم، چکە ئێستا کەس نازانێت کێ سەرۆکی مافی مرۆڤە لە پەرلەمان. ئەم هەموو پێشێلکاریە هەیە، بیستوتان یەکێک بڵێ مافی مرۆڤ پێشێلە کرێ و ئەم پرسە لە لیژنەیەکی پەرلەمانی نابێ حەل کرێ. تەنها بە درێخانی ئێمەیە یا یەک پەرلەمانتارن کە بە دەنگ دێن لە پێشکێلکاریەکان و بە خەڵکەڵێن لیژنەی مافی مرۆڤ هەیە. ئێستش زەختم لەسەرە کە تەوزیح حەدەم نەخێر ئەمەی ئەم دەسەڵاتدارانە بە ئەوروپیەکان و بە وڵاتانی تری ئەڵێن و بە ڕێکخراوەکانی ئەڵێن درۆ ئەکەن. دوێنێ خۆشبەختانە وەزیری دەرەوەی سوید کە هاتووە غەیری ئەم ستەمکارانە کە لە کۆشکی خەیاڵی و جادەی خۆشە کە پیشانیانە دەن و ئەیان بن، کۆمەڵە چالاکوان و گیرای و سزادراوی بادینانی بینیەوە بۆی تێبگا دۆخەکە چییە. ئەمە بەستم ئەوەیە من نامەیەکم بۆی نارد کە دەستخۆشیم لێکرد هاتۆتە کوردستان. بەڵێ یەکەم جارە وەزیرێک لە وڵاتێکی ئەوروپیەوە بێت غەیری سەرۆکی حکوومەت و هەرێم ببینێ چالاکوان و ڕۆژنامەنووس و دۆخی بادینان بپرسێ. بەس ڕەنگی خەڵک بن تۆ سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ نەماوی، ئێستا شەر بەردەوامی لە نامەناردن بۆ یەکێتی ئەوروپا بۆ ناوەندە نێودوڵەتەکان. من لەبارەی حکومڕانی کوردی بەردەوام خەریکی ئەوەم کە حقیقەتی ئەم حکومڕانیان ناشیرینە بدەم بە دۆستەکانیان بۆی پشتیوانیان نەکەن، بۆی لانی کەم بزانن درۆیان لەگەڵەکەن. نوێنەرایەتیەکانی هەرێمی کوردستانیش درۆیان لەگەڵەکەن و پێیان ئەڵێن هەرێمی کوردستان ئاوایە، هیچی ڕاز نییە. درۆکەیان تۆ سەیرکە کاکچیە بڵێ. یعنی ساڵی ڕابردوو ئاڵایەک لە بەرامبەر زانکۆی ئەمریکی لە سلێمانی ئەکەوێ. کۆمەڵێک گەنج دێن، ئاڵاکە گەورەیە ئەوەی کە لە دەواازەی سلێمانی لە ڕاپەڕینەوە داخڵە بێ ئەی بینێ ئەکەوێتە سەرەوەی کەمپی زانکۆ کەمپە نوێیەکە. ئەم ئاڵایە ڕەشەبا خستوێتی درێژە لەسەر جادەکە کۆمەڵێک گەنج ڕایەخەن ڕێکێکەنەوە بۆی هەڵیسێننەوە. هەندێک سیارە دێن بێنە سەری ڕایە نەگرن بۆی نێڵن بێتە سەری. معقولە ئەمڕۆ قسەکەری حکوومەتی هەرێم، چکە من پێی ناڵێم وتەبێش پێڵم قسەکەری حکوومەتی هەرێم ئەڵێت کۆمەڵێ لاسار نازانم وشەیەکی بەکاریە ناوە سەرەڕۆ بێڕێزیان بە پیرۆزی ئاڵای کوردستان کردووە و ئەنجومنی وەزیران ئیدانەیە کاو لیژنەی دروست کردو و کەناڵێک کە بە پارەی دزینە و خستویانەتە گەڕ هاتووە تەقریری لەسەرەکا و هەندێک بن دیواری دۆڕاو کە لەم حیزبەوە چوون بۆ لایەن لەو حیزبەوە چوون بۆ لایەن وڵا داواکاری گشتیە بێتە خەت و نازانم چێ بچێتە سەر تەل و چێ بچێتە بەر قەنارە و ئەمانە بێڕێزیە و ئێوە خوێنی خەڵکتان ڕشتووە، بردووتانە لە پەرلەمانداتان ناوە، ئێوەی خوێنی خەڵکی ڕشتووە هی گەنجی مەحرومی ئەم وڵاتە پلەتان بەرز کردوێتەوە. ئێوە هەرچی پیرۆزی ئەم وڵاتەیە بە خوێنی شەهیدانیشەوە خستوتانەتە ژێر پێتان، کردوتانە بە ڕەفاهیەتی حرام و خۆشگوزەرانی حرام بۆ خۆتان و نەوەکانتان لە ئەوروپا و ئەمریکا و هەموو دنیا. بانک کەمە لە دنیاە کە مەجالی هەبێ پارەی دزراوی ئەمانەی تیان نەبێ. ئێسێوە هاتوون پیرۆزی بۆ ئێمە باسەکەن. ئاڵا پەڕۆیە پەڕۆ. کەعبە پیرۆستر نییە لە خوێنی ئینسانێک کە بە ناحەق بیڕژی. ئاڵای چی وشتی چی ئێوە پیرۆزیتان نە لە خاکە هێشت، نە لە خوێنە هێشتان، نە لە کەسوکاری ئەنفال و شەهید و کوڕ و کچی شەهیدا هێشتان. بۆ ئێوە هیچان هێشتووە پیرۆز بێ لە وڵاتە. ئێوە لە سایەوە ئاڵا بوون بە دز، بوون بە جەلات، بوون بە ڕۆژنامە نووسکوژ، بوون بەوەی کە خەڵکی بادینان سەرکوتکەن و گەنجەکانیان چالاکوان و ڕۆژنامەوەکانیان بێنن بە ناوی جاسووسەوە یەک حکمیان بدەن. کام پیرۆزیە؟ ئەو پیرۆزیەی کە جەندرمەیەک ئاڵای هەرێمی کوردستان لە خاکی هەرێمی کوردستانە بە دەبابەی وڵاتەکەی خاتە ژێر پێی جورئەتیان نییە قسە بکەن. ئەوە دروستە وێنێ؟ بەڵێەوە خاکی هەرێمی کوردستانیشە. هیچ قسەیەکیان نەبوو؟ حەدیان چییە قساکەن؟ نۆکەر بۆ بێگانە حەدی چییە بەرامبەر بێگانەکە
کە نۆکەرێتی قساکە ئەمانە جاشن. وەزیری بەرگری تورکیا بە ئاشکراڵێ شتێک لە ناو تورکیا و لە دەروی تورکیا بە ناوی کوردستانەوە بوونی نییە. قسە کەرەکەی حکوومەت جورئەتی کرد جوابی باتەوە، حەدی چییە جوابێ داتەوە؟ نەک جوابی بۆی نییە بداتەوە، عەقدی 50 ساڵەیان کردووە، ئەم وڵاتەیان تەسلیم کردو و فرۆشتویانە. ئەمانە خاوەنی نەخاکن، نەسەروەرین، نەشکۆن، میلەتێکیشیان برسی کردووە لە پەنای ئەم بێڕێزی و بێشکۆیەی خۆیان و حکوومەتەکەیان. خەڵکی جەلاد ئێستا حکومڕانیە وڵاتەکە کە دەستی سوورە بە خوێنی ڕۆژنامە نووس کە تاوانی گەورەی ئەنجام داوە لەسەر کوتو لە ئەگەر دادگایەکی عادیلانە هەبێ بێ ئەمانە هەر هەمویان بکرێن بە عیبرەت نەک حکومڕانی بکەن. ئەمانە دزی گەورەن، ئەمانە بوون بە سەرمایهداری ناشەرعی گەورە لەسەر داهاتی میلەت، لەسەر پارەی میلەت، لەسەر دزی میلەت. معقولە تۆ 420,000 ئینسان بە قوتابی زانکۆ و پەیمانگاوە. باشە جاران قوتابیەک ئەگەر هاوسەری هەبوایە مانی 150,000 هاوکاری پێدرا تا ساڵی 2014 بێکاری بە بەڵێ نەک بێکاری بێ لە بێکاری. یعنی تۆ ئەگەر قوتابی بووی تایە بەڵام هاوسەرگیری و کردایە دەرماڵەکەت زیاتر بوو لەوەی کە هاوسەرگیری نەکردووە و هەر قوتابیە. هەمویان بڕی، هیچیان نەهێشت. مناڵی شەلەل دەماخ ئافرەتێک کە مێردی نییە، ئافرەت و منداڵێک کە هاوسەرەکەی لە زیندانە بەهۆی تاوانێکەوە کە ئەمان کردویانە تەملی و دۆخێکیان دروست کردووە بە خێوکەری نییە، پارەیەوەشیان بڕیوە. کچێک کە تەمەنی چۆتە سەرەوە و زەواجی نەکردووە و ژیان و گوزەرانی چی بکایان ئێمە 150,000 بۆ ئەوشیان بڕیوە. سوپاسکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕێم وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد و دەگەڕێنەوە وڵاتە. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بڕست کاک سۆران سەبارەت بە مەسەلەی تونوتیژی هەبوو لە سلێمانی بەرامبەر بە خۆپیشاندەر قوتابیانی خۆپیشاندەر دەمێ بدەوێتی لەسەر سەرنجبەربوون لەسەرەوەی کە شەقی ئەو ئافسەرەی کە شەقی لەسەری قوتابی خۆپیشاندەرەکەدا بەڕێزت چی بیرهێنایەوە ئەم تونوتیژیە بۆچی سلێمانی تونوتیژی زۆر کراوە؟ بەڵێ ئەزانی ئەم دەستگا ئەمنیانە بەداخەوەی لێم خۆیان قوربانین، خۆیان بێمافن، خۆ دزی و حرامەی کە لە وڵاتە بردویانە بەوانی نادەن. ئەویش وەکو هەر کارمەند و فەرمانبەرێکی تر موچەیەکی هەیە، ئەنی وجدانی ئازاری نادا کە شەقاڵەدا لە قوتابیەک ئەگەر خۆی قوتابی نەبێ براکەی هەیەی، خۆی قوتابی نەبێ خوشکەکەی قوتابی هەیە، خێزانەکەی هەیەی، دراوسەکەی هەیەی، چۆن ڕووی دێبیانی بەم جۆرە بڕاتەوە ناو کەسوکاری کە ئەما بێ بە شەقتی هەڵدەر لە قوتابی زانکۆ. بۆ پاشان زۆر خراپە ئەو چەک بەدەسانەی کە پێیان وابێ دنیا هەر ئەمڕۆیە و ئەو بەرگەی لەبەریایەتی یا ئەو دەمامکەی بەستوێتی ئیترەی پارێزێت سبەینە نازانێ تۆڵەیەک دێت ئەوەی ڕۆژێ لە ڕۆژان شەقێکی بۆ ئەم دەسەڵاتەوە شاند بێ 1000 شەقی تێ هەڵەدرێ. وەڵڵا با بزانن کەم بەعسی هەبووە کە شەقی لە کورد هەڵداوە دەرباز بوو بێ، شەقەکەی تێ هەڵدراوەتەوە کەوتۆتەوە ژێر پێی خەڵک. بەشێکی زۆر لەوانەی کە لەم سلێمانیا زۆڵمیان کردووە لەو ئەم نەسوورە ئاوا لاشەیان ڕیس کرابوو خەڵک بەسەریا ڕووی کە خەڵک نەیەوێران لە نزیکی ئەم نەسوورەکەشەوە بە چەند کیلۆمەتر لەوێەوە بڕوە کە پیانەوە دوورل ئەمن هەر خۆیان پاراستویانە. ئاسەواری زوڵم نەتیجەی زوڵم بۆ کەوتنی زوڵم. باجارجار بچن سەیرێکی ئەم نەسوورەکە بکەن بیریان بکەوێتەوە بزانن ئەوەی حکمی لەوێ کردووە 100 هێندەی ئەمانە دەسەڵاتدار بۆ لە هەرێمی کوردستان، بەڵام سەرنجامی چی بووە؟ کەوتنە ژێر پێی خەڵک.
ئێمە زۆر باسی کەسێکەکەین کە لە سلێمانی مفەوەزێک بوو زوڵمیە کرد لە عارەبانە چی دەرەکەویان و مفەوەز شەماڵ هاوڕایە کرد دەرەکە و گەنج ڕایە کرد ڕۆژی ڕاپەڕینەکە عەورەتیان بڕی و لە شوێنی قولەی مروری سەرایە هەڵیان واسی ئەو گەنجانی کە ئەو مێژووە نازانن بچن لە تۆڕی کۆمەڵایەتی بنووسن مفەوەز شەماڵ ڕسمەکەیان بۆ دێ کە عەورەتیان بڕی و هەڵیان واسی دوای کوشتنی نەک بە تۆ بۆچێ خۆتە دەی بە کوشت بۆچێ خۆ دوالیەکەی نەوێری بە شەقامەکانی شارەکانی هەرێمی کوردستانە بگەڕی بۆ جەلادێک کە بەیانی نە ئەتپارێزێ و بە ئاگری خۆشیەوە سووتێنێ بەداخەوە ئەیڵێم زۆر جار دەسەڵات سوود لە تونند و تیژیە بینێ بۆی سەرکوت بکە ئەمە زۆر خەتەرە کە تۆ خۆت هۆکاری خەڵکیش بنێرێ بۆ ناو خۆپیشاندەر و ئەوانە یاخود بڵێن فەرمانگەی حکمی بسووتێنێ یان بە دڵنیاییەوە چونکە ڕێگایەک بۆ سەرکوتی خۆپیشاندان ئەوەیە کە تونند و تیژی دروست بێ و تۆ پەلامار بیت لەگەڵەوە شاخۆ هێزانمنیەکان هەمویان وانین یعنی تایەتی شەقی لە هێزی ئەمنی هەڵداوە چکە ئەوی شەقی لە هاوڕێکەی هەڵداوە پێشەوە بۆ ئەوش ئەوی دەستکەوێ شەقی تیاڵەدا تیای شایەتی لە چالاکی مەدەنی بریندار بووە یا ناتوانێت بڕوا گەنجی زانکۆی خۆپیشاندەر کردوێتێ کۆڵی خۆی ئەیبات دەربازیەکە واتە وێنەکان یەک وێنە نین یەک مەشهەد نین دوجار دۆخی هەرێمی کوردستان ئەم دەسەڵاتدارانە با تێبگەن دۆخێکە لە دەست دەرچووە هیچ لە جێی خۆیان نەماوە ژیان زۆر قورس کراوە باشە بەس ئەو ئینکاریکردنە ئێستا بۆ نمونە هەر لە مەسەلەی مەوزوعی کۆچەکە لە ئێستاش ینی جۆرێک لە ئینکاری هەیە ینی هەستکردن بەوەی کە قوتابی زانکۆ پەیمانگە ژیانی خراپە هەستکردن بەوەی کە خەڵک مەسەلەن کۆچی کردووە و دۆخی خراپ و ئەم ئینکاریە کوردستان بەرەو کوێ دەبە ئەو هەموو ئینکاریە تەنانەت لە مەسەلەی کۆچەکە هیچ هۆکارێکیان بۆ خۆیان نێشت بۆ هەموو هۆکاری تر بوو بڵێن دەزانی هەر حکومڕانێتیەک و هەر دەسەڵاتدارێک کە ناڕەزایەتی زۆر لە ژێر دەسەڵاتیا هەبوو ناڕەزایەتی زۆر بەرامبەر حکومڕانێتیەکەی هەبوو ئەویش لە وەڵام ماوتی نەخێوانیە هیچ نییە چارەسەری نەکرد کەڵەکە بوو نەتیجەی و حکومڕانێتیە شکان و کەوتن و کۆتایی پێهێنانە ئەزانی ئەو کاتێک کە قەزافی قساکە دان بەوا ناهێنێت کە خەڵک لی ڕاپەڕیوە نیوەی لیبیای لەدەستدا بوو هەر باکی یعنی وا قسەیە کرد کە یاریتر نازانم ئەو دەروبەرەی پێیان نەوتووە وڵادەمووی کەوتووە ئەبێ ڕاکەی بۆیە فریا ڕاکردن نەکەوت لە زێرابێکا گرتیان چکە هەر پێیان وتووە هیچ نییە هەتا لە ئینێکا گرتیانە وەنیە سەدامیش برادێکی هەبوو قسەکەر حکوومەتە ئێمەش قسەکەریە قسەکەرێکی هەبوو ناوی سەحاف بوو بەڵام محەممەد سعید سەحاف بە درۆزنترین خەڵکی هین ناسرا ئەو ساڵی کە تیا عێراق کەوت 2023 بۆ ئەو شوێنەی کە قسەی تیا کرد وەزارەتی ئیعلام دەبابەی ئەمریکا ئەتبووە ناوی ئەوەی هیچ نییە ئەوەندە سەدامی بە هەڵا برد سەدام کەسی بە دەورۆ نەما لە کونێکا گیرا لەو دەشتا یان یەک کەسی بە دەورۆما کەسەکە سوی خباری کرد سەدامیان لە کونەکە دەریێنا ئەمانەش حقیقەتی ئەم ناڕەزایەتیان پێ ناڵێن هەتا لە شوێنێکە کۆتاییان پێ دێ و ئەکەونە ژێر پێی خەڵک ئەوەشی کە ئێستا خۆی فشەکاتەوە و تەقەیان بۆ کاو لە گەنجەدا و خۆیەکا بە فسفس پاڵەوان بە نەتیجە فریای ناکەوێت چکە هێژە بێ ڕاکە خۆی بشارێتەوە چۆم هەمووە زۆرە بە یەکەوە ناتوانن ڕاکەن با دڵنیا بنەوە ڕۆژە دێ من هەموو جارێ لێم بەسەر سەدام باشە 1 ملیۆن ئینسان ناوی نووسی بوو موچەی وەرەگرت چەکی پێ بوو ناوی فیدایی سەدام بوو 1 ملیۆن کەس باش دوای چەند کەسی لەگەڵدا بوو لە کونەکە یەک کەسی لەگەڵا مایەوە هەرو کەسەش ئیغباری کرد و گیرا و دوایش ملیان کرد بە پەتا لەکوێ لەو شوێنەی بەناحەق خەڵکیە کوشت بەشێک لەم زوڵم مستەمەی لەم هەرێمی کوردستانە کرێ و
کە بکوژ و جەلاد وانە ناگیرێن و دیارنین با دڵنیا بن بەشێ لەو دۆسیانە بێ بە دۆسیی دادگاییکردنی وستەمکارانە. باش بەسەر ڕاوی کە بەعز زوڵمێکی زۆری لە خەڵک دەکرد کیمیایی ئەنفال ئەو درڕندایەتی بەس ئێستش خەڵکێک ئاخ بۆ سەردەمی سەدام ماڵدەکێشی بۆچێنی خەڵکی کوردستان وای لێ هاتووە بۆ دیکتاتۆرێک دۆخەکەوەندە بڵێن وای لێ هاتووە بۆچی لە کاتێکە خوێن ڕێژ بوون خەڵکیان قەت و عام دەکرد. زانی ئەمانە بێ شەرم بکەن کە خەڵک ئەو بۆچوونەی هەبێ ڕەحمەت لە کفندز بکە. یعنی ئەم پەندە لە خۆ نهاتووە کاتێکە ئەڵێن ڕەحمەت لە کفندز. ئەمە ڕێک ئەم دۆخەیەکە ئەگەر جاران یەک سەددام حکومی عێراقی کردبێ بە دیکتاتۆرانە، یەک ئەمن حکمی شارێکی کردبێ بە ستەمکارانە. ئێستا عێراق پڕبووە لە دیکتاتۆر، شارەکان پڕبوون لە ستەمکار، هەر گەڕەکێک ستەمکارێکی تایە و بە کەیفی خۆی حکومەکە زوڵمەکە ستەمەکە. لە کوردستانیش بڵێن هەرەوە دروست باسی کوردستانەکەم. لە کوردستان هەر مەحەلە و ستەمکارێکی تایە و لەسەرەوەی یاسایە و بە کەیفی خۆیەکە و کێی بوێی کوژێەوەی گرێەوەی ڕفێنەوەی با و برسیەکە و تێرێکا و میلەتیش ئەوە تا هاواری نانێتی. باشە بەس سەبارەت بۆی کە لەم کابینەیە قەیرانی زۆر هەبوو هۆکاری چی ئێستا هەر لە قەیرانی یەکەم جارە وەرگرتنی وڵای قوتابیان لە زانکۆ پەیمانەکان ئەوە مەسلەی دەرماڵەیە، مەسلەی ئاو هەبوو وەختێک، ئەوە مەسلەی بڵێن غاز سوتەمەنی بانزین نازانم مەسلەی ئازادی بادینان ئەو هەموو قەیرانە بۆچی بڵێن؟ بەڵێ وڵا پێش جوابی ئەوەی بەڕێزت من داواکارم بە زووترین کادەرچی گیراوە لەم خۆپیشاندانانە لە هەولێر خەڵکە زۆر گیراوە ڕفێنراوە، لە سلێمانیش بە هەمان شێوە ئازاد بکرێن. چۆ من ئێستا هاتم بۆ ئێرە پێیان وتم مامۆستا بەرهەم مەجید لە شارە زوورەوە یەک دوو ڕۆژە گیراوە، قوتابیەکی زۆر گیراوە، زەختێکی زۆر هەیە لە هەولێر هەرچی ئەوانەی کە خۆپیشاندانیان کردو و دیارن کاریگەرن هەمویانیان گرتووە ئەمانە ئازادکەن بۆی دۆخەکە لەمە زیاتر تونند و تیژ نەبێ و تەشەنە نەکە تۆزێ بەهۆش بێنەوە، یعنی پێیان وانە بێ ئەم گرتن و سەرکوتە چارەسەرە. سەبارەت بە قەیرانەکان بڵێ ئەوم قەیرانە سەبارەت بە قەیرانەکان ئەم کابینەیە من هەر سەرەتا ژوتم بۆیش لەگەڵ سەرۆکی ئەم حکوومەتە بەینمان گەیشتە بنبەست ئەو چی توانی بەرامبەرم کردی منیش چیم ڕاستی لابوو لە بازرگانی ناشەرعی و کۆمپانیای ئەو هەمووی ماشکرا کرد. گەورەترین کۆمپانیا لە ئێستەیە لە هەرێمی کوردستان کە گەورەترین و زۆرترین بزنسەکە مەحسوبە لەسەر و برادەرە و ئێستا حکوومەتیان هەموو گوشیوە بۆ ئەو کۆمپانیایە و ئێستا هەموو شتێکیان کردووە بەو کۆمپانیاییان بۆ حکومڕانی نەهێشتۆتەوە. بڕۆ هەرچی ئەەکەیت ئەبێ بڕۆیتەوە بۆ لای ئەوان موافقە بکەن سەهمی ئەوانی تیابێ ڕەزامەندی و شەراکەتی بێدەزمایی ئەوانی تیابێ ئەگەرنا نایەڵن حکوومەتێک مەکتەب کۆمپانیای ئەهلی بۆت بکاتەوە قەرەبووی باران و لافا و عێراق بداتێ موچە 200 میلیارد بەغا بۆت بنێرێ توامە حکومڕانیە هاوکاری ئەو پەیمانان بۆ شەرمەزاری نییە ئەوەش دۆخی خەڵک بێ داهاتی زۆریش هەبێ بەڵام ئەمان خەریکی قاچاقچێتین خەریکی دزین خەریکی دزینی نەوتن. ئەمڕۆ وەزیری سامانە سروشتیەکانی اعترافەکە کە بە بۆری ڕۆژی 420,000 بەرمیل نەوتەنێرن باش کە ئێستا بەرزترین نرخی نەوتە خوا هەرێمێ ڕۆژی 420,000 بەرمیل نەوت بنێرێ 50-60,000 بە تەنکەر بنێرێ یعنی نزیکی 500,000 بەرمیل بفرۆشێ لەم دۆخە بڵێ ئەگەر بەغا 200 میلیارەکە نەنێرێ موچە ناتوانین بین توامە حکومڕانێتیەوە نیە شەقیتی هەڵدەیت و خەڵک بیخاتە ژێر پێ. ئەم حکوومەتە ئەمەندە بە چاوبرسێتی دەسی پێکرد هیچی بۆ میلەت نەهێشتۆتەوە هەر خەریکی دزی کۆمپانیەکانی خۆیانن
باش کاتم زۆر کەمەوەکو دواوتەشت بە سەبارەت بەوەی کە ئەوی ئەڵاکە باست کرد هەوڵی کەوت بۆ ناشرینکردنی قوتابیان لەلایەن دەسەڵاتەوە بێ لایەن میدیاکەیەوە بێ ئێستا دەبێت کێ لێ پرسیین لە سەرا بکەیت لەگەڵەوەی کە ناڕاستی بڵاوکرێتەوە ویستی خۆپیشاندەران بڵێ کەوان سوکایەتیان باڵا کردو لە کاتێکەوە ساڵی ڕابردووی کە بەڕێز بۆی ڕەشەبایەکە کەوت بوو وە سەبارەت بە ئایندەی خۆپیشاندنەکە قوتابیان چۆن مامەڵە بکەن وڵای ئێستا ئەبێ و قسەکەرەی حکوومەت داوای لێبوردن بکات لە خەڵکی سلێمانی و بە تایبەتریش لەو گەنجانەی کە ساڵی پارە و ئاڵایان ڕاست کردوتەوە و ڕێکیان کردوتەوە کە ئەم ئیتیهامی کردن بە بێڕێزی بە ئاڵا ینی ئەو تەشیر بکەوتی سەرە ڕۆ تەشیر بوو ئەوە هەر بێڕێزیە چکە ئەوان لە خۆیانەوە تەماشای خەڵکەکەن و ئەمە دەیسەلمین ئەم حکوومەتەر بە درۆ ڕوا بە درۆ و دراو ئەو دراوەکەیان بردو درۆکەشیان وازە ینی سەبارەت بە ئایندەی خۆپیشاندنی قوتابیەکان چۆن مامەڵە بکەن دوور بێت لە تونند و تیژی بە کورتی بەسپاس بەدڵنیاییەوە خۆپیشاندەران هەتا خۆیان پارێزن لە تونند و تیژی باشترە داواکەیان ڕەواترە باشترە گاتە جێ و دەوروبەرەکانیان بناسنەوانەی بۆ تێکدان و بۆ ناشرینکردنی ئەوان هاتوون ڕێیان پێ نەدەن بەڵام ماف دەسەنرێ نادرێ بە تایبەت لای ئەم ستەمکارانە. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ کاک سۆران محەممەد کە لەم بەرنامەی لەگەڵ مابووی سوپاس بۆ بینێرانی مەرە سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ